ئەی بێنەزیر و هەمتا هەر تۆی کە بەرقەراری بێدار و بێدیاری بێدار و پایەداری بۆ باغی مەردی باغی سەرمایەکەی خەزانی بۆ مەزرعەی فەقیران سەرمایەکەی بەهاری تۆ پادشانیشانی بۆ هەر سەوادی عەزەم بێسەدر و شانشینی بێپەردە و پەردەداری خەلاقی بێفتووری سوڵتانی بێقسووری ڕەزاقی مار و مووری ئاودێری دێمەکاری فەیرۆزە تەختی گەردوون مەسنوعی نەقشی تۆیە یاقووت و لەعلی ڕۆژە ئەستێرەکان دەراری جێ و مەکانی تۆیە بێجێ و بێمەکانی لەیل و نەهاری تۆیە بێلەیل و بێنەهاری هەر ئەمری تۆ مەدارە بۆ کاروباری عالەم هەرچەندە بێوەزیر و بێسەدر و کاروباری سەحرانەوەردی شەوقت خورشید و ماهی تابان دوو جاریەن شەو و ڕۆژ بێمەحمەل و عەماری معلومە بۆچی حاجی مەدحت دەکا بە کوردی تا کەس نەڵێ بە کوردی نەکراوە مەدحی باری. دەستخۆش. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست، لە بەشی دووەمی بەرنامەکەماندا قسەکردن لەسەر فکر و بیری نەتەوەی لای حاجی قادری کۆی ڕەحمەتی خوای لێبێ درێژە بە بەرنامەکەمانە دەین و لە بەشی دووەمیشدا پێتان ئەگەینەوە. بێگومان حاجی قادری کۆی وەکو لە بەشی یەکەمدا قسەمان زۆر لەسەر کرد، یەکێکە لە مونەوەرە گەورەکانی کورد، یەکێکە لە دڵسۆزە یا عاشقە سوتاوە هەمیشە خەمخوارەکانی کورد کە دواکەوتویی و کۆمەڵێ دابوونەریتی دواکەوتوانەی کورد و بێنازی کورد و چەوساوەی و ژێردەستەی کورد ئازاری داوە. بە جۆرێکە لە بەشی یەکەمیشدا ئاماژەم بەوە کرد کە مەسعود محەممەد دەڵێ ئەگەر حاجی قادری کۆی لە ئەدەبی میلی و ئەدەبی ئێمە دەربێنین کە لە بەرێکی وا دروزە بێ کە بە دەرهێنانی هۆمیرۆس و شکسپیر ئەم کەلەبەرە بەو جۆرەیە و بەو جۆرە و بەو گەورەیە ناکەوێتە نێو ئەدەبیاتی یۆنان و ئینگلیزەوە یا بەریتانیاوە. ئەمڕۆ لە بەشی دووەمی بەرنامەکەدا زیاتر هەوڵ دەدەین تیشک بخەینە سەر زمان و پێگەی زمان و ئامادەی زمان و بەکارهێنانی زمان وەکو یەکێ لە شوناسەکانی نەتەوە و فاکتەرەکانی مانەوە و بەردەوامی نەتەوە و ئەو خواناسیەش کە حاجی دەیەوێت لە ڕێیەوە بە جۆرێک لە جۆرەکان شوناسێکی تر بۆ کورد دروست بکە، ئەوەی کە مامۆستا ڕێبوار لە کۆتایی ئەو غەزەلەدا خوێندی و معلومە بۆچی حاجی مەدحت دەکا بە کوردی تا کەس نەڵێ بە کوردی نەکراوە مەدحی باری، کە ئەمە دەیەوێت تەحەدایەک بێت کە کوردیش ئەگەر قەرارە میلەتانی تر ئاین بوو بێتە دەستگر و پەیژە و پردێک بۆ گەیشتن بەسەر بەخۆی و بە بوون بە دەوڵەتی خۆیان، ئەوە کوردیش لە مەجای دینداری و خزمەتی دینا کەمی نەکردووە و هەمیشە بیش سوارچاکی مەیدانەکەی خۆی بۆ. مامۆستاگیان دووبارە زۆر سپاس دەکەم کە لە بەشی دووەمە میوانی بەرنامە قوربان. ئەو تۆ ئێستا تەقریبەن یعنی حاجی قادرت بۆ مەرامیش خۆت بەکارهێنایی، نا حاجی قادر دژی ئەو بۆ چوونێ چۆنی و مەرامەکەی کامەیە و حاجی بۆ دژیەتی. عەرز دەکەم خوداناسی حاجی قادر خوداناسێکی ڕواڵەتی نییە، تاکو پێویستیمان بە موئەسساتی ئاینی هەبێ. من بە تێگەیشتنی خۆم خواناسی حاجی قادر خواناسێکی بڵێن بێواسیتەیە، گەیشتنی مرۆڤە بە یەقین بە باوەڕ لە دڵی خۆیدا و بۆ ئەمە پێویستی بە هیچ مەراسیمێکی ئاینی نییە. بە بڕوای من حاجی قادر دیندارە نەک ئایندار. ئاینداری بۆ حاجی قادر بە بڕوای من ئەچێتە بابی ڕەخنە و ئەو چەکوشکاری کە باسمان کرد، چونکە هیچ مەراسیمێکی ئاینی یا هیچ مقدسێک نییە حاجی قادر ڕەخنەی دێنەگرت بێ بە موئەسسەی مزگەوتیشەوە. بەڵام دینداری بۆ حاجی قادر بڕوایەکە زۆر شەخسیە و ئەو پێی وایە کە ئینسان بۆ خۆی ئەتوانێ ئەم بڕوا ئەم قەرزەی کە هەیەی لەلایەتی بیداتەوە بە خودای خۆی. ئەم دەقەی من خوێنمەوە نمونەی ئەو دەقا
دینداریانی حاجی قادرە کە وێنەی خوددا تیایدا خودایەکی زۆر با بڵێن زیندوو خودایەکە کە جێگۆڕچێەکە خودایەکە کە ئاگای لە هەموو ژیان بەڕەهەندە فراوانەکەی هەیە خودایەک نییە پێویستی بە خۆی حزوری هەیە پێویستی بۆ نییە هەڕەشە بنێرێ بە خەڵقا خودایەکە ئاگای لە مار و مورە ئلیمنتەکانی سروشت ئەکاتە نوێنەری خۆی باران ئەبارێنێ خوایەکی سنعەتکارە میعمارە جوانناسە ڕەزاقە یعنی عادلە بە معنایەکی تر ئەمە خودای خواناسی و خواناسی حاجی قادرە بەڵام حاجی قادر بۆ ئەوەی ئەم خواناسیە بەرجەستە بکە بە بڕای من هیچ پێویستی بەوە نەبووە شتێک لە بینی خۆی و خوددادا بکاتەوە چیل یا دەمڕاست ئەو بۆ خۆی بیری کردوێتەوە وێنەیەکی بڵێ خواناسیەکەی خۆی بە زۆر بەڕوونی بۆ چێشاوین زۆر بە سادەیش بۆ چێشاوین و لێ نهایەتیشە ئاماژە بەوە یعنی خوددا ئەکوردێنێ ئەو دێڕەی ئەخیری دەلالەتی زۆر گەورەی تایە کە تۆ ئیتر بەوە واز ناهێنی وەصفی ئەو خودایی بڕات بێتی بیکەی بەڵکو ئەی کوردێنیشی ئەم بەرینیەی کە لە وەصفی حاجیدا بۆ خوددا هەیە ئێوێ بەهۆی هێنانی ئەم خوایە بۆ ناو زمانی کوردی زمانەکەش بە تەجەلای ئەو بەرینتر بکە مەسئلەکە لێرەدایە گرنگیەکە لێرەدایە بۆ حاجی قادر هەموو شتێک دوجار ئەچێتەوە خزمەت بەو ئارمانەی کە خۆی هەیەی زمانی ژێشەکە لەو بابەتانە و ئەم زمانی کە بتوانێ ئەم بەرینەی خوددا وەصف بکە معناوێ ئەمە یەکێکە لە با بڵێن هونەرەکانی حاجی قادر بۆیە من دایما ینی بیرم لەوە کردێتەوە زۆر جاریش ئەترساشم ئایا قبوڵە ئێمە ئاوا قسە لەسەر حاجی قادر بکەین بڵێ موسڵمانان بۆ نمونە ئاینداران ئێوە کە پێتان وایە لە ڕێی مەراسیمی ئاینیەوە خوداپەرستیەکەن حاجی قادر وا ناڵێت حاجی قادر بە وازهێنان لە مەراسیمی ئاینداری دینداریەکات و دینی ئەو لەگەڵ خوای خۆیەتی و خودایەکی شەکە زۆر فراوانە عادلە خودایەکە کە زمان توانای وەصفکردنی هەیە ئەو زمانەی ئەیانەوە بیتوێنەوە لە ناوی بەرن قەدەغەی بکەن توانای وەصفکردنی ئەم بەرینیەی خودای حاجی قادری هەیە لێرە حاجی قادر دوو با بڵێن بە بەردێک دوو هین ئەنگێوێ یەک ئەوەی کە ئەم بەرینی و فراوانی و عەدالەتی خوددا لە ناو زمانی کوردیا جێکاتەوە دووش بەوانەی کە زمانی کوردی بە زمانێکی خراپ یا هیچ ئەزانن پێیانەڵێ کە ئەم زمانە جێی ئەم بەرینی خوددا شتیا بێتەوە بۆ ئەمەش پێویستیمان بە هیچ موەسسەسەیەک نییە تا خوددامان پێ بناسێنێ بە بڕای من خواناسی حاجی قادر خواناسێکی با بڵێن پیور با بڵێن پاک باوەڕانەیە پاک باوەڕیە دیندارێکی پاک باوەڕە و ئەتوانم بڵێم هەر ئەمە ژوای کردووە کە لە زمانی پاش حاجی قادرە ئیتر ئەم جۆرە لە خوا باوەڕیە زۆر کەمە بێتەوە لە کوردستانی خۆمانە ئەبێتە ئاینداری ینی سەرنجام دینی ژەبێتە جۆرە لە بازرگانیکردن یان بەمەبەستەوە پەیڕەویکردنی لە پێناو کۆمەڵێ ویست و خواست و بەرژەوەندی کەسبی معیشەت و مەسلحەت و ئەمانە و جۆرێکی لە تەفەنون و فیزلێدان بەسەر کۆمەڵگاوە و دروستکردنی نایەکسانیەکی کۆمەڵایەتیش تۆ چکە ئەوانەی لە کوردستانە بە ناوی ئاینەوە پێگە و دەسەڵاتیان وەرگرتووە پێویستیشان بۆ بووە کە چین و توێژگەلێک لە دەوریان بن کە لە خوارەوی خۆیان سەیریانەکەن حاجی قادر بڕوای بەمە نییە و بە چەکوشتیانە سوێنێ و عیب و عارەکانیشان نەخاتە ڕوو زیانەکانیشیان بۆ دینە خاتە ڕوو یعنی لە ڕەخنەشیا بۆ ئاینداران پیانەڵێ کە ئێوەن زیان لە دین دەدەن دینی حاجی قادر ڕاستە و خۆی هەتا کۆمەڵێت دەق ئەهێنی جەنابەت لە کتێبەکەدا کە حاجی بە شێوەیەکی زۆر توند دا ئەبەزێتە سەر ئەو کەسانەی کە بە ناوی شێخایەتی و سائیلێکی مەکەیەوە هاتوون ئێستا بازاڕی خۆدەوڵەمەندکردنیان داناوە بەسەر خەڵکا کە ئەمەش زۆر جار
فریبی خەڵک ئەدەن بە کۆمەڵێ سەر و سیمای ئاینیانە کە حاجی دژی ئەمەشە جەنابەت زۆر دەقەکانت بە جوانی هێناوە و هەمویان بە دوایە کاڕیز کردووە کە حاجی دژی ئەم فۆرمە لە دینداریە بووە کە ڕووتاندنەوەی خەڵک و جوتیار و پاڵە و ڕەنجبەر بووە بۆ خەڵکێکی خۆشگوزەران و ڕەفاهیەت ژیا و کە پێی دەگوترێت شێخ و سەید و سۆفی و ئەمانە. بەڵێ بە تەشید ئەمە لە شعری حاجی قادریا بە ڕوونی دیارە، بەڵام ئەتوان بڵێم حاجی قادریش تۆزێ مبالغەی کردووە لە هەنێشتا، چونکە ئێمە مەسە هەل لە بواری بابڵێ خواناسی زۆر گەورەیشمان هەن کە بە چەقوشەکەی حاجی قادر نابێ ئەوانە بەرکەون، بەڵام ئەو هەمویانی ئەوە کردووە و لەوەش جێی بۆ من ینی وەکو پرسیارە ئەویش ئەوەیە ئایا ئەی دەوری بۆنون ئێستا باز لە دەروێش وەما ناکرێوانە ئەزانی لە سەردەمی شێ مەحمووە دەروێشەکان دەورێکی زۆر ئەم قسەی ناکەم بۆ ئەوەی لە ئێستادا خزمەت بە باسی ئەو نەریەتە ئەەکەم کە حاجی قادر ڕەخنەی لێگرتوون، بەڵام لە ڕووی مێژوویەوە دەوری خۆیان بینیوە. سەردەمی شێ مەحمووە لە 20ەکان و لە 90 بەدواوە تا 26وانە حرەکەی دەروێشایەتی لە کوردستان بە تەواوی دژە ئیمپریالیست و داگیرکاریە و حرەکەیەکە توان بڵێم ترسێکی زۆرە خاتە دڵی داگیرکەرەوە ئەو دەروێشەکان بە نواندنی با بڵێن ئەو شتانی خۆیان حاجیش بە خۆفرۆش و خائین ناویان نابە، بەڵام کاتێک کە جیاوازیە چینایەتەکانی کۆمەڵگە جۆرێ لە ئیمتیاز ئەدا بە کۆمەڵی خەڵک بە ناوی دینەوە حاجی دەیەوێت ئەم فۆرمە تێک بشکێنێت. ئەگینا من هەست نەکردو بەوەی کە حاجی دەروێش و سۆفی و شێخ بە خائین و خۆفرۆش و نۆکەر و بێگانە فەرمایشتەکەی جەناب ڕاستە، ئەو هەست بەو نایەکسانیاکە کە ئەمانە دروستیان کردەوە و منیش وتم تۆ بۆی بتەوێت شێخبی یا ئاغابی یا خانبی یا سەرکردەبی پێویستە بە دروستکردنی ئەو چین و توێژانش هەیە کە لە دەوروبەرت بن و ئیتاعەت بکەن. حاجی قادر ئەم هینەی بەلاوە هین بووە، ینی بەلاوە زیادە بووە، ینی بۆی تۆ کوردبی پێویست ناکایت پەیڕەوی یەکێک بی کە بە ناوی کوردەوە قساکە، باش نییە؟ بۆی تۆ خوددا بناسی پێویست ناکە بچی پەنا بۆ شێخ یا مەلایە بۆ کەسێک بەری کە ئیدعای ئاوا دەکا. ئەمە حەقێکی هەموو ئینسانێکە دیندار بێ، حەقی هەموو ئینسانیشێک خۆی پێناسە بکە بەو شێوەی کە خۆی ئەوێ، واتە خۆی بە کوور دەزانێ، شانازی خۆی لەوایە بینێتەوە، ئەمە حەقی کەسێکە. ئێمە بۆ ئەوە دەمڕاستمان ناوێ، ئێمە بۆ ئەوەی کە کوردبین دەمڕاستمان ناوێ، کەسێک نییە لە ئێمە عاقڵتر بێ لە هەر یەکێک لە فەردیەتی ئێمە عاقڵتر بێ و ئەو پێمان بڵێ کوردبوون یعنی چی یا خوددا چێ یا دین چۆنە ئەوانە. بۆیە حاجی قادر چاوەڕوانیکی زۆر ئومێدەوارانە و لە هەمان کاتشا ئیرادە باوەڕانەی لە ئینسان هەیە. ئینسان ناسی حاجی قادر ئینسانێکت پێ دەڵێ ئەڵێ تۆ دەتوانی ئەم شتە بکەی، بۆ نایکەی، بۆ واز ناهێنی لەوەی ئێستا پێوەی سەرقاڵی، بۆ بە مێشکی خۆت بیر ناکەیتەوە. پێبەپێی سەرهەڵدانی با بڵێن دنیای مۆدێرن ئەم ئەفکارانە لای حاجی قادر سەرهەڵدەدەن و ئێوێ بە ئێمە بڵێ بە مرۆڤی هاو سەردەمی خۆی بڵێ ئێمە لە ڕابردووەمان بەسەرهات لە ئێستادا ئەمە حاڵمانە، بەڵام ئەتوانین داهاتوو گۆڕانێکی گەورە دروستکەین و ئەم گۆڕانە ئێوێ ئینسان خۆی بیکە و ئالێرەوەی ئەنجا سەیرەکەین مرۆڤ باوەڕی حاجی قادر مرۆڤ باوەڕێکی زۆر ئیرادە، مرۆڤ لە ئیرادەیدا ئەبینێ و بڕوای بەوە هەیە کە ئەتوانێ ئەو شتانە بکە کە باشن بۆی، بەس کە نان کە معنای ئەم مرۆڤە خۆی اختیار نەکردووە، ئەم مرۆڤە عەقڵی خۆی داوەتە دەست بەکار ناهێنێ، خەڵقانی تری کردوێتە سەردەستە و سەرگەورەی خۆی. دەنا من نایبینەوە لە شعری حاجی قادرە و حاجی قادر بۆ خۆشی لە ژیانیا کەسێکی کردبێتە ڕابەری خۆیەوانە ڕێز لە هەموو ڕابەر و سەرکردو و حتا ئەو ڕەمزە ئاینیانە ژەگرێ، بەڵام نە دین بچووگەکاتەوە لە ئاینداریە، نە لە کوردبوون بچووگەکاتەوە لە سەرکردایەتی سیاسیە یا لە حیزبی سیاسیە، بەڵکو بڕوای تەواوی بە ئیرادەی ئینسان هەیە و ئەوێ ئینسان خۆی ئەم گۆڕانکاریانە بکە. زۆر باش مامۆستا ڕێبوار،
دکتۆر فازیلی مەلا ڕەسوڵ لە وەڵامێکی ڕەخنەیانە یا سەرنجێکی شێرکۆبیەکەسدا لە بەیروت کە پێی دەڵێ تۆ بیستومە لە دوای مارکسیەتەوە بەرەو فکری ئیسلامی ڕۆشتووی ئەو دەڵێ هەموو فکرەکانمان تاقی کردەوە کورد هیچ یەکی بەدوو نەبوو هیچمان بە هیچ نەکرد باجارێکیش بۆ منە ئیسلام تاقی بکەینەوە مەبەستمەوەیە حاجی ئەوەندەی من تێگەشت بم لە سەرنجەکانی جەنابتەوە بەتایبەت لە کتێبەکە ویستویەتی ئەو کەرەستانەی کە هەند لە شوێنی ڕاستەقینەی خۆیان دایان بنێ و بەجۆی لە جۆرەکان خزمەتی دۆزی ڕەوای میلەتەکەی خۆیانی پێ بکە ئایا ئەو دینداریەی کە جەنابت لە کتێبەکە فەرمووی حاجی قادر ئایندار نەبووە بەڵام خواپەرستێکی ڕاستەقینە بووە ینی دڵسۆزانە خوای پەرستووە و خواناسێکی ڕاستەقینە بووە ئەم دینداریە تا چەند لە فکر و بیرکردنەوە یا لە دیوانی شێعری حاجی قادرە خزمەت ئایا بە دۆزی ڕەوای کوردەکە یا ویستویەتی هاوشێوەی گەلانی تر ئاین بۆ بەرژەوەندی یا مەرامی خۆی بەکاربهێنێ و ئاین چ ڕۆڵێکی هەیە لەو بیرکردنەوە نەتەوەیەی کە حاجی هەیبووە وڵا پرسیارێکی قورسە بەڵام پێویستیشە هەوڵ بین وەڵامی خۆمانی بۆ دروستکەین ئەوەڵەن تاقیکردنەوەی ئاینەوە توان بڵێم لە سەدەی 19ەمەوە کە ئیتر جۆرێک لە میسر و لە شوێنایی تر ئەوەی کە پێڵێن تەجەدودی نوێکردنەوەی ئاینی سەرهەڵەیە ئیسلام وەکو دینێک تاقی کراوەتەوە و ئەشبینی ئێستا چەند دەوڵەتی عەرەبی هەنوەمانە هیچیان ناڵێن ئێمە موسڵمان نین یعنی ئەگەر بەو معنایە وا سەیریکەین و حاجی قادر بخەینە ئەم کۆنتێکستەوە حاجی قادر لە دژی ئەم بەکارهێنانەی با بڵێن ئاینە ئەو ئەوێ لە ئاین دوورکەوینەوە بە حکمی ئەوەی ئاین ئەو مەراسیمانەیە کە دوورمانەخەنەوە لە دینداری کەواتە جیاوازی هەیە لە بینی ئاین وەکو زنجیرەیەک مەراسیم کە باوەڕدار ئەنجامیانەدا بەو نیازەی کە ئەمە خزمەتی خوای پێ بکە حاجی قادر ئەڵێ تۆ وەختێ ڕاستە و خۆتوانی خزمەتی خوا بکەی و وەختێ خوا لە تۆیا هەیە وەختێ خوا ئەبینی لە شکلی سنعەتکارێکە لە شکلی زانایەکە لە شکلی پاشایەکی عادلە کە هیچ سیفاتی پاشاییشی نییە وەزیری نییە گزیری نییە پەردەداری نییە باشە بۆ ڕاستەوخۆ ڕووناکەیتەوە بۆ ئەچی ڕووەکەیتە ینی ڕێگاکە لە خۆت دوورەخەیتەوە بۆیە بە بڕوای من ئەمەم قسەیش پێویستی بە توێژینەوەی زیاتر هەیە حاجی قادر زیاتر بەرەو خواناسیمانە بە نەک هاندانی خەڵک بۆ تاقیکردنەوەی ئاینێک لە ئاینەکان کە لە ڕێگەیەوە میلەتی کوردیژی تر ببێ بەشت چونکە ئەگەر وابێ ئەگەر حاجی قادر بڕوای بە ئاینداری لە شکڵە ڕەشۆچیەکەیدا هەیە بۆ ڕەخنە لە هەموو ئەو شتانەی کە ئاینی لەسەرەوە دامەزراوە ئەکات یا مەراسیمی ئاینیان تیا جێبەجێکرێ ئەمە دژوازیەکە ئێمە هەستی پێەکەین ئەگەر تۆ پێدوانیە یعنی مزگەوت و خانەقا و تەکیە و ئەمانە بەشێک نین لە ئاین لە دین ئەی کەواتە بۆ ئاوە ڕەخنیانەکەی ئەگەر پێ دوایە جیاوازیشن شەرعیەتەکە لێەوە وەرەگرێ کە ئەمانە دینداری نین ئەمانە هەڵخەڵەتاندنن ئەمانە دوورخستنەوەی مرۆڤن لە خودا و بۆی ڕەتیشیان نەکاتەوە و ئەشدانێک کە بە هەڵە بەکارهێنرێن واتە بە شمشێرێکی دووسەر ئەو شەڕ بۆ دینەکە بەڵام بەشێکی شەڕەکەشی لە دژی عەوامگەرایی ئاینیە و عەوامگەرایی ئاینیش زەرەرە لەسەر دین خۆی مامۆستا جەنابەت لە کتێبەکەیە بەیتە شعرێکی حاجی قادری کۆی دەینی کە ڕاستەوخۆ وەکو سەرۆکی دەوڵەتێک ڕوو دەکاتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئەفەرمێ ئەی محەممەد وەی ئەمین الدەولە ئەی محەممەد وەی ئەمین الدەولە ئیمڕۆ کۆیەی تۆ جەننەتێکە کەوتە دۆزەخ هەرچی لێی دوور کەوتەوە مەبەستمەوەیە ئەم ناوهێنانە جەنابە دەڵێ کە ناوهێنانی وەکو پێشەوای ڕوحی نییە بەڵکو ڕاستەوخۆ وەکو سەرۆکی دەوڵەتێ وەکو کەسایەتێ وەکو کارێزمایەک ئەمە کاتێککە ئەو وەکو سەرکردەیەک وەکو کارێزمایەک ناوی دێنێ چ ڕەبتێکی هەیە بەتایبەت کە بەستوێتەوە بە شاری کۆیەشەوە ئەمە دەیەوێ هیچ خزمەتێکی دۆزی ڕەوای کوردی پێ بکە هاوڕێز با تەوزیحێک لەسەر ئەم شیعرە بۆ بم ڕەیەک هەیە کە ئەم محەممەدەی لێرە ناوی براوە ئەمانە
ئەو محەممەدە نەبێت کە من و تۆ مەبەستمانە بەڵام من تەفسیرەکەم لەسەرەوە کردووە ئەمە باسی پێغەمبەری موسڵمانانەکە وەک سەردارێک وەک ئیداریەک نەک وەکو ئیلهام بەخشێکی ڕۆحی و ئەمەش ئەو بۆچوونەی پێشوو تەواوەکات چونکە حاجی قادر وەختێک ئاینداری ڕەتەکاتەوە وە خوداناسیەک بەرهەمێنێ لە ناو زمانی کوردیا بەمانای تر پێغەمبەر بۆ ئەو وەکو دەوڵەتدارێک زیاتر دیارە بێ نەک وەکو مەرجعێکی ئاینی تەبەن ئەم قسەی قورسە بۆ ئەوانەی کە لە ڕوانگەیەکی با بڵێن گشتیەوە سەیری بڕواداری و ئاینداری وەماناکەن چونکە جیاکردنەوەی پێغەمبەری موسڵمانان لە ئاینی ئیسلام چ معنایەکی هەیە یعنی ئەتوانم نەوعێکە لە زیادە ڕۆیی بەڵام ئێمە کە سەیری حاجی قادرەکەین بۆ ئەو دین لە خوددادایە و مرۆڤ ڕاستەوخۆ ئەتوانێ خوا باوەڕ بێ ئیتر ناوهێنانی پێغەمبەریش ناوهێنانێکی بڵێن مقەدەسانە نییە بە قەدرەوەی وەکو مرۆڤێکی دنیای مێژووی باسی پێغەمبەرەکە ئەگەر ئەم تەفسیرە ڕاست بێ ئەگەر ئەوەش بێ ئەمە ئەم محەممەد ناوە باڵێن یەکێک بێ لە ئاغاکانی کۆیەوەوانە بەڕاستی منە و تەفاسیلە نازان من لە سەرجەمیەتی جیهان بینی حاجی قادرەوە ئەو ئەفکارانە هەڵێنجم و پێشم وانە حاجی قادر بە ستایشکردنی نەوعێ لە دینداری ئاین باوەڕی ویستی بێتی با بڵێن بیخاتە خزمەت کوردبوونەوە بەڵام دژی ئەوەش نییە کە مرۆڤ ینی ئاین باوەڕیش بێ دیندار بێ دژی ئەوە نییە بەو شێوەیە بەڵام بەکارهێنانی ئاینی پێ قود ناچێ و تووڕێ لەوانەی کە بە ناوی ئاینەوە ئەو قسانە ئەکرد کە ئەیکەن خەڵقی ئەخەڵەتێنن هەژاری دروست دەکەن نەعەدالەتی هێنەکایەوە ئەو ئەتوانم لە دژی جەوهەرەکە نییە لە دژی ئەوانەی کە پەیڕەوکارن ینی بە ناوی ئاینەوە قساکەن و ئەمانە بۆیە من حاجی قادر بەخوا ناسێکی پاک باوەڕ تێگەم و ئینسانیش بۆ ئەو کائینەیە کە ئەتوانێ باوەڕداری بکە ئینسانێکی کە وشیار بێ و حاجی قادر حەزی لە تەمسیل و دەمامک و ڕووپۆشین وانە نییە زمانی حاجی قادر زمانێکی زۆر شەفافە زۆر قسە لە ڕووە وەتوان بڵێم زمانێکیشە کە تا ئەندازەیەکی زۆر ینی بە زەبرەوە هاواری لێ هەڵەستێن قورچی لێگیراوە بزماری گوڵمیخی پیا داکوتراوە حاجی قادر کە دێتە زمانی تر زمانێکی ئەتوان بڵێم بە توندی قساکە بە توندی ڕەخناگرێ زۆر باشە مامۆستا پێر بەر لەوەی بچینە لای فاکتەری زمان یا گرنگی و پێگەی زمان لای حاجی کە حاجی یەکێکە لەو شاعیرانەی زۆر سەرسەختانە یا دڵسۆزانە دەیەوێ زمان بکاتە فاکتەری هێشتنەوە و مانەوەی زمان و جەنابیشە لە کتێبەکەی ئاماژە بەوەکی کە لە غیابی دەوڵەت و دەسەڵاتدا زمان دەبێتە دەسەڵات و نیشتیمان بۆ کورد بەڵام بەر لەوە دەپرسم فکری حاجی قادر یان ئەو نەتەوەگەرێتی و نەتەوەیی کە حاجی دەیەوێ بۆ ئەمڕۆی ئێمە چۆن دەست دەدا بۆ نمونە من ئەمەوێ سەرنجی جەنابەت بۆ قسەیەکی مەسعود محەممەد ڕاکێشم کە دەڵێ لەم زەمینەدا شتێکی عەلاقەدار لەگەڵ مەوزوعی حاجی قادر کە پێویستیە ڕوونیکەینەوە و چەوتیەکەی دەرخین ئەو ئارەزووە ئاشکرایە لای بەشێکی زۆر لە ڕۆشنبیرانی تازەی کورد بۆ ئەوە حاجی نیشان بدرێ وەک هەیکەلێکی داتاشراوی ئەوتۆ خزمەتی باوەڕی سیاسی ئێستاکە بکە و چالاکانە هەوڵ دەدرێت بۆ ئەوەی حاجی بپچڕێتەوە لە کات و جێگەی ژیانی خۆی بگوێزرێتەوە بۆ سەردەمی ئێستاکە تا بە پێی زەماوەندێک کە جیلی ئیمڕۆ حەزی لێ دەکا گۆرانی بڵێ و هەڵبەستڕێکخە ئەو بیرەنەتەوەی کە حاجی 200 ساڵ بەر لە ئێستا بۆ کوردی گەڵاڵە کردووە و دەستی خستۆتە سەر برین و دواکەوتوی و کێشە و ئاریشەکانی کورد مەبەستمەوەیە بۆ ئەمڕۆ دەزەدایام ئێمە ئەگەر حاجی ئێستا فکرەکەی بیرە جوانەکەی لەبارەی نەتەوەوە گەڵاڵە بکەینەوە پێشایی بخەینەوە ئەتوانین هیچ سوودێکی لێ ببینین بە بڕای من پرسیارێکە لە جێی خۆی هەنی تۆ میراتێکت هەیە حاجی قادری کۆی میراتێکی نەتەوە خوازانت هەیە و حاجی قادر یەکێکە لە بڵین شاعیرە هەرە ناودارەکان لەو زەمینەیە ئیشی کردووە
بۆیە من لەو قسەی مامۆستا مەسعود محەممەد وا تێگەم کە چۆن حاجی قادر ڕوونم کردەوە ڕەخنە لە عامە باوەڕی و دینداریەکی شکڵی ئەگرێ چونکە ئەڵێ ئەوە بەکاری هێنن ئاواش لە دنیای ئەمڕۆی ئێمەدا حاجی قادر بەکارهێنین بۆ پەردەپۆشکردنی ئەو شتانی کە بە ناوی کوردبوونەوەی کەین یعنی زەقکردنەوەی حاجی قادر بۆ سازدانەوەی هزر و ڕێزگرتن لە بۆچوون و ئەندێشەکان و لە خۆ تێگەیشتنەکانی حاجی قادر و لە نیهایەتدا خۆ پێناسەکردنەوەی کوردبوون نییە بەقەدر ئەوەی جۆرێک لە کەشخەیکردنە بە حاجی قادرەوە جۆرێ لە فیز لێدانە بە حاجی قادرەوە هەموو ئەوانش کە فیز لێدەن بە حاجی قادرەوە بە بڕوای من لە دژی کوردبوونن لە دژی جەوهرەکەن چونکە مەسەلەن ئەگەر زمان بۆ حاجی قادر لە پلەیەکی زۆر بەرزا بێ جێگرەوەی شوناس بێ و لە ناو زمانە شعریش زمانێکی تایبەتە ئەی بۆ زمانی کوردی ئێستا لە ئەتوان بڵێم زۆر لە مەترسیدایە ڕۆژانە تەشویە کرێ زمانی تری بەسرازاڵە کرێ لە بەرچاوی میلەتەکە ئەخرێ کەواتە لە ئێستادا بەو شێوازەی کە بمانێت کەشخەیی بە حاجی قادرەوە لێ بدەین بەڵام لە بەرچاویشمانە ئەو هەموو غەدرە لەو ڕەگەزانە ئەکرێ کە حاجی قادر لە پێناویە تێکۆشا و خۆی خستۆتە مەرارەتێکەوە ئەمە درۆی سەردەمی ئێمە دەرەخا ئێمە حاجی قادر بەکارەهێنین بۆ ئەوەی چاوپۆشی بکەین لەو شتەش کە ڕوو ئەدا چی ڕوو ئەدا ئەو هەموو غەدرە لە کوردبوون سوکایەتی کردن خۆ بچووکردنەوە بێ ئیرادەکردنی کورد خۆ تەسلیمکردن بە دوژمنان توانەوەی زمانەکەمان کە حاجی بەلایەوە مقەدەس بووە دەم خۆش بێبایەخکردنی شعر کە بۆ حاجی قادر وەکو جگەرگۆشەی وابوون یعنی چی تۆ لەلایەکەوە شانازی بە حاجی قادرەوەکەی لەلایەکیشەوە هەموو ئەو شتانەی حاجی قادر لە پێناوێت تێکۆشان بەلاتەوە مهم نین و پشت تێکردوون و کەسایەتیەکی درۆزنانەمان بۆ خۆمان دروست کردووە نەخێر منیش لەو بڕوایەدام ئەو قسەی مامۆستا مەسعود محەممەد نازانم لە سەردەمی ئەوە چۆن بەڵام تعریفی ئێستاژەکە من پێمانەڵێ کە ئێمە خەریکین حاجی قادر وەکو خۆ ڕازانەوە بۆ جوانکردنی خۆمان بەڵام ئێمە بڕوامان بە حاجی قادر نییە و ئەگەر بڕوامان پێبێت چۆن ئەو هەموو شتەی تر ڕوو ئەدا کە دژی ئەفکاری حاجی قادرن و ئەوانە ئێمە قبوڵمان و بەلاشمانە تێپەڕن و بە ئاسایش وەری ئەگری یەک لەوانە مەسەلەی ئەوەی تۆ حاجی قادر هەموو عمری تەرخان کردەوە کورد اختیاری تورکا وەک کورد پاشا خۆی هینکە هەڵبژێرێ بڵێ من کوردم زمانەکەی مێژووەکەی ڕەمزەکانی باشە ئێستا بە بەرچاوتەوە زمان و ڕەمز و مێژووەکەت تەشوی هەکرێ غەدری لەسرە نەوعی لە کۆڵۆنیالیزمی زمانی هەیە ئێستا یعنی تۆ ئێستا هیچ پێویستە بۆ نییە هێزی چەکداری بێگانە بێ زمانت لێ بستێنێتەوە یا لە بەرچاو بخە چونکە تۆ بۆ خۆت زەمینەیەکی وات ڕەخساندووە زمانت کردووە بە بەشێ لە بازرگانی گشتی و لە ڕێی کۆمپانیاکانی فرۆشتنی زمانەوە زمانی کوردی بێڕێزەکرێ زمانی ترمان پێفرۆشرێ و ئێمەش هیچ قسە ناکەین ئەگەر ئێمە نەرێتی حاجی قادر لە کۆمەلگەی ئێمە زیندوو بێ یا بمابایە یا حیزبی سیاسی تەبەنی بکردایە بە بڕوای من ڕێگە نەئەدرا بەوەی ئەو بەهایەنەی حاجی قادر لە پێناویە تێکۆشاوە بەو شێوە یا هەرزان فرۆش بکرێن و پشتیان تێ بکرێن بۆیە من لەو بڕوایە دانیم لە ئێستادا و نازانم بۆ ساڵانی داهاتوو چەند دەبێت لە ئێستادا هیچ هێزێکی سیاسی نییە چونکە ئەمە کاری هێزی سیاسیە ئەوەی لە مەداری بیرکردنەوەیە بێ حاجی قادریانە بیر لە کوردبوون بکاتەوە حاجی قادر وێزگەیەکی زۆر جوانە لە کوردبوون بەڵام میراتێکی زۆر نمرە بەڵام بەداخۆ لە ئێستا میراتگرەکانی بێوەفا بوون میراتگرەکانی زۆر بێوەفا بوون من پێم وایە ئەو دەریێتە تا ئەوەندەی من ئاگادار بم تا شێ مەحموودیش هینە بێتەوە درێژە بێتەوە لە ئاستی هەندێک سەرکردەی تریشا توانین بڵێن بەڵام ئیتر نابێتە کولتورێکی باو یعنی ئێستا کۆبەڵگا بە دەستی ئەوانەوەیە کە هیچ ئەسڵ
حاجی قادر و نەرێتی حاجی قادر ومانە هەر ناناسن بۆیە بەلاشیانە زۆر ئاساییە کۆی ئەو شتانی حاجی قادر بە ڕەگەزی خۆ پێناسەکردن و شوناسی ئێمێزانین ئاوا هەرزان فرۆشەکرێ و لە ئاستیانە بێباچین و من لەو بڕواایە دامێنی هیچ جێشێک پێویست ناکە تۆ کوردستان هەرێمی کوردستانی پێ داگیر بکەی ئەزانی چونکە داگیر کراوە بۆ خۆی لە ڕووی زمانە و لە ڕووی فەرهەنگەوە و ئێمە ئێستا بێهەویەترین ئەزانی هەرێمین ئەتوان بڵێن بە بەراورد بە ڕۆژهەڵاتی کوردستان و بە بەراورد بە باکوور و بە بەراورد بە ڕۆژاوا ئێمە بێفەرهەنگترین هەرێمین لەم وڵاتەدا هاوڕێزیز تا ئێستا ئێمە لە ڕێی بە عێراقی بوونەوە خۆمان پێناساکەین یعنی مەرجعی ئەعلامان تا ئێستا ئەم ساتە وەختە نەتەوەیترین حیزب لە کوردستانە پێی وایە ئەبێ عێراق ئاگای لە تۆ بێ ئەبێ حکوومەتێکە لە 2003 خۆیان زیندویان کردەوە قەفەسێکی ئاسنین کە کوردی کەوتە ناو لەبەرەوە نەرێتی حاجی قادر لەکوێ لەسەر دەستی ئەماناتوانێ یعنی درێژە بەخۆی بدا نەخێر نایدا ئەوە خەمی دوو گەنجی وەکو جەنابتە و ڕەنگ بێ ئوستازێکی ینی جامیعەکان بەلایەنەوە هین بێت توێژەری باشمان هەر ڕەنگ بێ لەو زەمینەیە لە بواری نەتەوایەتیا ئیشیان کرد بەڵام چی گوێ لەوانە هەتا مامۆستا باواز لە جیلە سیاسیە بازرگانە شەخۆرەکە بێن یا ئەوەی کە هەموو شتێک لە ویستێکی بازرگانی و بەرژەوەند خوازانەی خۆیەوە دەبینێ تەنانەت ئەوەی کە مەسعود محەممەد بە کەسەر و خەمێکی زۆرەوە باسیەکان جیلی ڕۆشنبیری ئەمەش حاجی ناناسێ ینی نە هۆڵێکی بەناوەوە کراوە نە پەیکەرێکی بۆ کراوە نە شەقامێک ینی دەڵێ غەیری کۆی بترازێ هەولێر و سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیری و هەولێریش کە بە جۆرە لە جۆرەکان پایتەختی هەرێمی کوردستانە ئەگونجە خەڵگەر نەزانێت کەسێک هەیە کە ئاڵا هەڵگری ڕزگاری و سربەخۆخوازی کردووە کە بە ناوی حاجی قادری کۆیەوە کەواتە مەبەستم ئەوەیە باواز ئەگە سیاسیەکان تەنها شتێکیان بوێ بەرژەوەندی ویست و تەماحی خۆیان بێ ئەی ئێمەی ڕۆشنبیر بۆچی بێوەفابین یا ئەوانەی کە بەڕاستی کوردپەروەر و کورددۆست بوون بۆچی لای ئەوانیش حاجی هەر نامۆیە وە هاوڕێزجاخۆ ئەم دەسەڵاتی ئێستا ئەم پێکهێنەرانی ئەم دەسەڵاتی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە سەرکەوتنێکی زۆر گەوریان بەدەستێناوە لەوەدا کە بەهای کولتوری حاجی قادر ئەوەندە ڕەزیل و ڕیسوا ببێ کە عامەی خەڵقیش کە ڕۆشنبیر و توێژەریش نەچن بەلایە چونکە تۆ ئەچی بەلای شتێکە کە وا خراوەتە مێشکمانەوە ئێستا سەردەمی بەسەر چوو تۆ یەک میلەتم لە دنیا پێ بڵێ ڕقی لە ئاڵاکەی خۆی بێ شانازی پێوە نەکە یەک میلەتم پێ بڵێ بەقەی کورد ڕووبارەکانی خۆی تۆ لە هەر شوێنێکی کوردستان هەر شارۆچکە هەر شارێ ڕووباری بەبەردەما بڕوا ڕووبار ئەزانین ئەبێتە چی ئەبێتە زبڵخانە لە ماڵەکەەوە لە پەنجەرەکەەوە زبڵەکەی تێفڕێدنەوە ئەمە پەیوەندی ئێمە نەبووە لەگەڵ سروشتی خۆمانە ئێمە میلەتێکی ینی زۆر سروشت پەرست بووین نەزانی وە پەیوەندیمان لەگەڵ سروشتا پەیوەندێکی زۆر ژینگە پارێزانە بووە بای ئەوەندە مەسرەفی سروشتمان کردووە کە مانەوەی خۆمانی پێدەست بەڵام بەکارمان نەهێناوە ئیستیغلالمان نەکردووە لە ئێستادا ئەم دەستەی حکومڕانە وێ ڕای هەر ئیدعایەک بەڕاستی وایان کردووە کە تۆ یعنی هەر شتێک کە پەیوەندی بە نەتەوایەتی خۆتەوە هەبێ سە ژینگە پارێزی شعر کە زمانی نەتەوەی ئێمەیە ڕەزیلترین ژانر لە کوردستانە ئێستا شعر ئازانی وە شاعیرەکان پەراوێسترینەکانیانن لەبەرەوە ئەوەندە سەرکەوتوو بوون لە تەقدیسکردنی پارە و بازرگانی و ئەمانەیە کە وا هەموو شتێک بەو میکانیزما سەیریەکرێ ئایا ئەمە چەند پارە نرخ ئەهێنێتە دەست نەک چەند بەهای هەیە بەها شتێکی زۆر گەورەت ینی مرۆڤ لە خۆیدا بەهای هەیە بەڵام تۆ ناتوانین نرخی بۆ دابنی نرخ شتێکی ئەیگۆڕی یعنی لە شوێنێکەوە بۆ شوێنێک قیمەت کەمە بێتەوە بەڵام بەها شتێکی نەگۆڕە کەرامەت شتێکی نەگۆڕە کوردبوون شتێکی نەگۆڕە یعنی کوردبوون بەو مەفهومی کە حاجی قادر باسیەکە من ینی زۆر جاری وایە تەریقە بمەوە کە ئێمە هەندێک شتی خۆمان مەسەلەن
خاکەکەمان شعرمان ئاڵاکەمان سرودی نەتەوایەتیمان زۆر ینی خۆمان ئەوەندە سوکایەتی پێکەین فەزای سیاسی ڕۆژشۆڕژگەڕیەکانمان ینی ئێستا خەڵک ئەوەندەی دژایەتی بۆ منە سەلاح الدین ئەیوبی شێخ مەحموودی حەفید قازی محەممەد شێخ سعیدی پیران ئەوەندەیانی بەجۆرە لە جۆرەکان ئەمانە هەر لەوەچە جێی شانازی نەتەوەیەک نەبن کە ئەگونجێ ئەگەر هی میلەتانی تر بوونایە ئەمانە ئێستا وەکو جۆرە لە پیرۆزکردن سەیرەکران یەک میلەتم پێ بڵێ لە شەبیهی ئەوانە ینی بێڕێزی بکە بە هاوشێوەی ئەمانەی جەنابن ناوبردن و زۆرانێکی تریش کە خۆیان سوکایەتیان پێ بکەن لە هەر شار و شاشکە پەیکەریان بۆ دروست دەکەن ینی بن پێم سەیرە کەسێک بێوێت ڕۆژگارێک وای پیشان بین ڕۆشنبیرە موسەقەفە و ڕۆژگارێک مەسەن ئێوە سەفەریش بکە چکە ناڕازیە لە وڵاتە بچێ لە وڵاتێکی تر بڵێ من مەسەن گوێن بە مقدساتی نەتەوەی خۆی بە پێ دوایە ڕێزی لێ بگرن بەچایەکی زۆر دەزم سەیرێکن چونکە یەک میلەتم پێ بڵێ لە دنیادا ڕێز لە ڕەمزەنەتەوەکانی خۆی نەگرێ شانازیان پێوە نەکات نییە شتیوان نییە تۆ چەند مۆدێرن بی چەند ئەتەیست بی بەڵام تۆ ڕێز لە ئەو ڕەمزانە ئەگری کە بوونی نەتەوایەتی تۆیان لەسەرەوە بیناکراوە تعریف کراوە کورد ڕێک بە پێچەوانەی هەموو دنیاوە سەیرەکەی کورد بۆ خۆی زمانی دوژمن ئەهێنێ و خۆی لە دژی خۆی ئیشی پێکاتەوە بە دەرونیکردنی ئەو داگیرکاریە کۆلۆنیالیستی و هینا یعنی ئێستا هیچ داگیرکەرێک پێویستی بەوە نیە وەکوتم هێزێک بنێرێ کورد خۆی ئەو دەورەی بۆ بینێ لە سوکردنی فەرهەنگی کوردیە باشە خۆ هەموو بزوتنەوەی ئازادی خوازی کوردیش بە درێژایی مێژوو بۆ پاراستن و جێگیرکردنی ئەو ڕەمزە نەتەوەیانە بوو ئەو ڕەمزە نەتەوەیانە بوو ئێستا کە تۆ بۆ خۆت دێی کەواتە دوژمن پێویستی بەوە نییە مەسەلەن بێ لەشکرێکە بۆ بنێرێ یا مەدرسە بۆ دروستکە تۆ خۆت دروستێکەی خۆ بە زمانی دوژمن قسە لەگەڵ خۆتاکەی بە زمانی دوژمن مێژووی خۆت دەخوێنیتەوە سەیری بە زمانی بەنیگای دوژمن سەیری باڵێن تێکۆشەرەکانت دەکەی ئەجا پێش دوایە کە چووی لە وڵاتی بووی بە پەناهیندە یا بۆی ئیسپاتی کەی تۆ لە وڵاتەیە بێڕێزیت پێکراوە پێ دوایە بە باسکردنی ئەو بێڕێزیانەی کە تۆ بە وڵاتی خۆیەکەی لەوێ ڕێز لێ بگرن شتیوان مستەحیلە من خۆم پەنابەر بوو ڕاست باشم پەنابەری سیاسیش نەبوو پەنابەرێکی باوڵێ ئینسانی بوو پێم وابوو ڕێزدارترین بۆ وڵاتانی سکندناوی کە ئەتوانڵەن لە وڵاتارە پێشکەوتوەکانن تەجاوزی ناسیۆنالیزم و شتانەشیان کردووە بەڵام ڕەمزە نەتەوەیەکانی خۆیان بەلاو مقەدەسن باخچەکانی خۆیان ئەپارێزن وەکو کورتیە پێی وابێ بۆی ئەلوێ چۆن لە فەیسبوک لە تەلەڤیزۆن لە حیزبی سیاسی لە حیزبی ئۆپۆزیسیۆن ئەتوانێ قسە بکا بە ئارزوی خۆی لەسەر ئەم وڵاتە خەتێکی سوورە ئەمە چه فەرهەنگیەکە تۆ دەی بە زمانی دوژمن و داگیرکار قسە لەسەر وڵاتی خۆت دەکەی ئەم شتە دێقبوڵ ناکرێت لە هیچ شوێنێکی دنیادا هیوادارم ئەو کەسانی وا دەکەن ڕۆژگارێک کە خۆیان چایان لە ئاوێنەکە بیننەوە بەڵام ئەی باسکردنەکانی حاجی قادر جۆرێ ناچنە نێ ئەم چوارچێوەیەوە کاتێک کە ڕێگومەی لە دواکەوتووی ئەو سەردەما بەڵام کە چۆتە ئەستەمبول سەرسام نەبووە بە باڵەخانە و باخچە و ڕووبار و کافێ و خۆی نەبووە هاوڕێ عەزیز بەسمەوەی ڕەخنەشی لە دواکەوتووی کۆمەڵگەکەی خۆی گرتووە لە میرنشینە پەردبووەکان گرتووە لەو مەلایەنە گرتووە کە پێی وایە کچ و کوڕەبێ بخوێنێ و کچیش بۆ خزمەتکاری ڕخنەی لەو شێخانە گرتووەمە بستمەوەیە حاجی چەکوشکارێک بووە بە سەرۆکیا کێشاوە بە شێخیا کێشاوە بە مەلای نامەلایە کێشاوە بە زۆر کەسیا بە کوردیشیا کێشاوە کوردیژەفومی کوردیوەکو بازنە سەرەکیەکە ئەوە سەڕێبوار ئەوەندەی کە کاتما بێ فاکتەری زمان یا ڕەگەز و بەهای زمان لای حاجی ئێستا بەونە نالی کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە کەسێ نادان نەبێ خۆی تاالبی معناکە مەحویڵێ بنووسە پیری دڵم ئەمریکری تاعم کرد لە ئیبتیداوە کە بەیتێ مناسبی دیوان و زۆر شاعری تریژێ بە جۆرە لە جۆرەکان باسییان لە شانازی بەخۆکردن بە نووسینی زمانەوە کردووە یعنی کوردی جەتوانێ ئەوە ئەوەی کە نالیەڵێ نالی ئەمڕۆ خاوەنی سێمڵکە دیوانی هەیە
بەڵام هیچیان وەکو حاجی قادر نین یعنی نەمدیتوە کەس وەکو حاجی قادر هەم زۆر زمان بەکاربێنێ هەم تەنانەت تا ڕادەی داشۆرینیش ئەو کەسە لە بازنەی کوردبوون ئەباتە دەرەوە کە ئەگەر با دایک و باوکیشی کورد بن وە گومانی شەرعێتیژە خاتە سەر ئەم مناڵە ئەگەر نەتوانێت بە کوردی قسە بکە ئەم تا ڕادەی مقەدەس بوونە لای حاجی بۆ زمان پەیوەندی بە چیەوە هەیە یان بۆچی حاجی ئەوەندە زمانەکەی بە جیاواز لە تەواوی شاعیرەکانی تر ئەوەندە بەلایەوە گرنگە و دەیەوێ ببێتە پەرژین و پارێزەری زمان جوانە هاوڕێزی با سەرنجێکی کورت عەرزکەم دەربارەی پەیوەندی حاجی بەو نەریەتەوە کە فەرمووت حاجی بە بڕای من سەر بە هەمان نەریەتی ئەو شاعیرانەیە کە لە بەش یەکەمیشا تۆزێ باسمان کرد بۆ نمونە باسی نالیمان کرد باسی خانای قوبادیمان کرد باسی فەقی قایاری هەمەوەندمان کرد باسی ئیتر لە مێژوونەسەکان شەرەفخانمان باس کرد و ئیلە ئاخری ئەو نەریەتە هەمویان بڕوایان بەوە هەیە کە زمان فاکتەرێکی گرنگە بۆ خۆجیاکردنەوەی کورد لەوانی تر چونکە زمانیش لەو داگیرکاریە ئەسکەری و بڵێن ئەردیا جیانە کراوەتەوە کە هاتوون خاچیان داگیر کردووی سروشتیان داگیر کرد و بەرهمیان بۆ خۆیان بردووە زمانیشیان لامانچوو لە بیری خەڵق بردوێتەوە یا وایان لێکرۆ کە هینی بکەن ینی سوچی بکەن لە بەرچاوی خەڵقا بەڵام ئەم شاعیرانەی تر دەست پێ ئەەکەن بە شۆڕشێک کە زمان یەکێکە لە با بڵێن ئەو خۆرایی کە تیا ئاوا نابێ ئەویش مثل کە نالیەڵێ کەس بە ئەلفازم نەڵێ خۆکردیە خۆکردیە ئەمە خۆمانای هەیە زانی ئەم خۆیە لە چۆ دروست بوو یعنی خودێک دروست بوو بێ تاقیکردنەوەیکی وا بکە کە ئەو ئەڵێ خۆکردیانەیە کەواتە لە پێش ئەوە ئەم خودە دروست بووە ئەم خودە خودێکی لە خۆ تێگەیشت وەکو کوردێک تا خۆی تاقیێک هاتەوە ئەڵێ منیش خۆم تاقیێکەمەوە مادا من خودێکم هەیە ئیختیاری خۆمم کردووە ئێستا من تاقیکردنەوەیەکەکەم ئەم زمانە بە ئیختیاری خۆم ئەم زمانە هەڵبژێرم بە معنای ئەوەی کە زمانەکانی تر هەڵنابژێرم ئەمە فەقی قادری هەمەوەند کردوێتی ئەمە با بڵین خانای قوبادی کردوێتی ڕاسن مواچان فارسی شەکەرن کوردی جە فارسی شیرین یعنی ئەوە تەنیا بەکارهێنانی زمان نییە بەڵکو زمان خۆی ئیتر لە مەیدانی جەنگایە زمان تەنیا ئامراز نییە بەڵکو مەقسەدیشە بۆ ئەم شاعیرانە حاجی قادریش یەکێکە لەوانەی کە ئێوێ مەسرەفگەرایی زمان کەم بکاتەوە زمان تەنیا بۆ ئیستیهلاک نییە زمانە بێ پەیامی هەبێ بێ زەربە و قووەت و دەسەڵاتی خۆی پیشان باوە شعریش یەکێکە لەو زمانانەی کە ئەتوانێت بە دەرخەری ئایدنتیتی ئێمە بێ بۆ نمونە لە ڕێی شعرەوە حاج یعنی پەیوەندیەکەی لە بەیدی حاجی قادر ئاوا سەیری ئینەکە لە بینی مرۆڤی کورد و زمانی کوردی ئەوە لەلایەکە دوو زمانی کوردی تەنیا بەکارهێنان نییە بەقەدەرەوەی ئامانجیشە وەسیلە نییە غایەتیشە ئەوەش لایەنێکی ترێتی لە ناو ئەم زمانەشە زمانێکی تایبەتمان هەیە کە زمانی شعرە زمانی شعر دەرخەری ئایدنتیتی و شوناسی کوردبوونی ئێمەشە جا تۆ سیر کە حاجی قادر هەر بە شعر لە فۆرمی شعرە باسی مێژووی کوردەکە باسی ڕابردووەکە باسی ئێستا ئەکا خەونیش بە داهاتووە بینێ هەموو ئەمانە لە چوارچێوەی زماندا ڕوادەن یعنی زمان بەڕاستی ئەگەر وا بێ ئەبێ بڵێن پێش هایدگەر بۆ حاجی قادر زمان ماڵی بوونە حاجی قادر وا سەیری زمانەکە کە زمان ماڵی بوونی ئێمەیە وەکو کورد هیچ شتێکمان لە دەرەوەی زمان نییە نە ڕابردوومان نە ئێستامان نە داهاتوومان هەموو شتێک کە ئێڵین ئێمە لە ناو زمانە ئێڵین حاجی قادر وشیارە بەرامبەر بەم کاریگەریەی زمان بۆیە زمان بۆ ئەو تەنیا ئامراز نییە بۆ ڕێخستنی بەیتی شعری مەنزومەدار لەسەر وەزن و کێشی بەلاغی عەرەبی ئەوانە تا شانازی پێ بکەی کە بە ماشەڵڵا چەند شارەزایە لە بەلاغایە نەخێر حاجی قادر لەنجی لە زمانی شعریدا هەیە لە کێش و قافیەیدا هەیە بەڵام لەبەرەوەی لە سەرووی ئەوەوە
حاجی قادر غایەتێکی هەیە کە زمان پێناسەکەری نەتەوەی کووردە بۆیە ئەو شەڕە گەورەیە لەسەر زمان دەتوانیە ئەم گرنگی و بایەخی حاجی یا ئەم بەهایەی زمان لای حاجی جۆرێ لە دەمارگیریشی بۆ دروست کردو. ئێستا خانەی قوبادی من لە شارەکەی جەنابتەوە فەرمێ یەقینەن جە دەور دنیای پڕئێندێش هەر کەس دڵشادن بە زمان و وێش ینی بە جۆری لە جۆرەکان دەیەوێت بڵێت کوردی وەکو زمانەکانی تر بەڵام سەیری حاجیەکەی دەڵێ شەبیهی جوڵاکە ڕازی نەبێ بەسەر دڕی خۆی مەڵێن فەساحەتی کوردی بە فارسی ناگا بەلاغەتێکی هەیە هیچ زبانێ نایگاتێ لە بێت تەعەسسوبی کوردانە بێڕەواج و بەها پێم وابێ ئەو خۆی ئەڵێ بێت تەعەسسوبی کوردان بەڵام کاتێکاڵێ هیچ بەلاغەتێکی نایگاتێ و مەڵێن فەساحەتی کوردی بە فارسی ناگانی دەگات و بەڵکو لەوە زیاتریش مەبەستمەوەیە ئەمە ئەم جۆرە لە پیرۆزکردنە هەتا لەوەی کە جەنابیشە دەڵێ زۆر جار وەکو تانەدان باسی ئەستەمبوڵ و قۆستانتینیە و ڕۆما دەکا و کۆیە بەرزەکاتەوە لەو شوێنەی هندستان ئەو قوبەی کشمیری هندستانەکە ئەمە جۆرێ لە ئەمە ئەگەنجە بێتە کۆتا پرسیاری بەڕای من چۆن حاجی قادر ئەگەنجە ئەوەنە پەست بێت لە دواکەوتی خۆمان لە کۆمەڵگەکە ئیتر ناچار بێت جۆرێک ئیتر تەواو بیسەلمێنێ بڵێمە لە جۆرێ لە دەماگیری بۆ دروست بوو بێ جا بە عەرزەکەم من وای تێگەم بۆ تێگەیشتنی فەردی کەسێکیش ڕەنگ بێ هینێکمان دەلیلی حوجەتێکی وامان نایەتێ بکە بڵێن وایە بەڵام من وای تێگەم کە حاجی قادر بۆ خۆی پێشبینی ینی وەختێک حاجی قادر ڕەخنەی لە سەرووی کوردبوونیشەوە دانابێ و چەکوشکاری کوردبوونیش بکە بۆ ئەبێ ئێمە فێر نەبین کە ڕەخنە لە حاجی قادریش بگرین ئەگەر میراتی حاجی قادر بەکاربێنین بڵێن ئەو وابوو لە ئاستی مەسن کوردبوونە هەموو شتێکی بۆ کوردبوون و بەڵام کوردبوونیش لەژێر چەوچەکەی ئەو ڕزگاری نەبووە ئێمەشت ئەڵین ئۆکەی ئەگەر ڕەخنا ئەوەندە زەرورە بۆ دروستکردنی شوناس کەواتە نابێ حاجی قادری لە ڕەخنا بە دەربێ وە شایانی ڕەخنەگرتنیشە بەڵێ هەندێ لەو ئێلمنتانەش هەیە کە جەنابەت دەفەرمووی و ڕەنگ بێ لە باسکردنی ژن و ئەمانەشە یعنی نەوعێک لە هین ئەو نایەوە وەکو ژنیش سەیر بکرێ ئەمانە بە دیدی ئەمڕۆ جێی ڕەخنە و لێپێچینەوەن بەڵام هەموو نەتەوە خوازیەکیش نەوعی لە تەعەسسوب و پێداگری پێویستە ئەمە مەحەلەبی نییە تۆ بە کەوچک بیخۆی ئەمە تێکۆشانی ئەوێ و حاجی قادر لە ناو گۆمی خوێن و شمشێر و مەتاڵ و شەڕ و بەکارهێنانی کورد لە بەینی دوو ئیمبراتۆریەت و یعنی تۆ پێت وایە ئینگلیز شەڕی بە چیە کرد خۆ تۆ کۆی کەرەوە ڕەنگ بێ ئینگلیز یعنی عوسمانی بۆ خۆی ئەوەنەی شەڕی بە میلەتان لە دژی میلەتان کردووە کوا ئەوەندە بەو عێرقەی کە ئەو ناوێنە تورکی ئەسڵ کردوێتی کەواتە حاجی قادر وەختێک لەم ئازارەدایە لەم ناهوشیاریە ئەبینێ طبعا تیغی ڕەخنەی زۆر زۆر بە قووەترەکە و ئەگاتە هەینی ئەو حەماسەتەش کە ئێمە ئێستا بە موبالەغەی تێ بگەین لە کوردبوونە بەڵام من بۆ خۆم بڕوام بەوە هەیە هەموو فۆرمێک لە ئایدنتیتی نەتەوە باوەڕی پێویستی بە نەوعێک لە با بڵێن پێداگریش هەیە من ناڵێم ڕیسیزم من قەت بڕوام بە نەتەوە خوازیەکی ڕیسیستانە نییە لەسەر بناغی نایەکسانی جێندەریەوە نەبوونی عەدالەت یا خۆ بە خاوێن و ئەو بە پیس لە قەڵەمدان خۆ بە جوان و ئەو ناشرین پیشاندان من ینی پێم وایە ئەمەش هینی حاجی قادرە مەسەن زۆر زۆر ڕقی لە سیستەمی عوسمانلی بووە بەڵام ڕقی لە خەڵکەکە نەبوو ڕقی لە سیستەمی سیاسیە بەڵێ بەڵام ڕقی لە بەخراپ ناوی نەهێناونەوەوانە بەڵام بەخراپ و زۆر بە توندی ناوی ئەوانە هێنێ کە لە ناو سیستەمەکەدا ئەوە هەڵەوەشێن تۆڵێک کە ئەگەر ئەوان پێیان وایە لە نەوەی پێغەمبەر و ئەولادیەوەن بەڵام ئێستا بە یەقینی بۆم سەلماوە کە ئەمانە میراتگر و ئەڵقەلەگوێی فەڕەنگەکانن یا ئینگلیزەکان ینی تەنها لە ڕووکار ئاگونجە خۆیان بە سوڵتانی موسڵمانان و بە ئەولادی پێغەمبەر بچوێن بەڵام ناوەڕۆکیان ئەڵقەلەگوێیان ئاراستەکاریان هەر ئینگلیز و هەر بەریتانیا و سەردوێ مامۆستا ئەگونجێ قسەکردن لەسەر حاجی قادر زۆری بووە ببوورە من ئەگەر زیاتر ڕێک نابە پێ خۆشحاڵ بووم
کاتی بەرنامەکەم تەواو بوو بەڵام ئێمە وە کۆلێت دەرگای حاجی قادر داناخێنە گونجێ لە داهاتوودا زیاتر لەسەر بوارەکانی شیعری حاجی بۆ فکر و بیری حاجی قادر بۆ بوارەکانی ژیان یا بۆ بوارەکانی کۆمەڵگەی کوردەواری زیاتر لای لێ بکەینەوە باسی بکەین. من زۆر سپاسی بە ڕێستەکەم کە دووەڵ قەماندوم کردی زۆر زۆر خۆشحاڵ بووم. قوربان هەرسەکەوتوبی بژیت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیەش هاتمە کۆتایی ئەڵقەی ئەم جارە تا بە گەیشتنەوەیەکی تر و لە ئەڵقەیەکی تریا هەڵدانەوەی لاپەڕەی ژیان و شیعری شاعیرێکی تری کورد بەخوای گەورەتانە سپێرم هەر شاد و سەرکەوتو بن خواتان لەگەڵ.